الشيخ مات الشيخ مات. قالوا حرقوه وانصروا آلهتكم إن كنتم فاعلين. إبراهيم بستێنن خواکان خۆتان سەر بخەن ئەگەر ئێوە ڕاستەکەن. دەستیان کرد بەچی؟ فألقوه في الجحيم. خانگێکیان هەبوو، خانگێکی زۆر گەورە. یەک مانگ داریان کۆ کرد، یەک مانگ داریان کۆ کرد، هەموو خەڵکی داریان کۆ کرد. چییە؟ وەڵا ئیبراهیم ئەستێنی. بۆ ئیبراهیم ئەستێنن؟ وەڵا ئەڵێ بەس یەخوایە بپەرستن بە تاک و تەنها، ئێمە حوجەمان پێ نەما و ئەبێ بیستێنین. هەتا وەکو ئافرەتی وا هەبوو ئەگەر نەخۆش بوایە ئەیوت خوایە نەزر بێت بەس شاک بمەوە ئەبێ ئەوەنە بارەدار بەرم بۆ هینەکەی ئیبراهیم بیسووتێنم. ئەوە یعنی عەقیدە و بە دیندارێتی ئەیان کرد، بە دیندارێتییان. بەڵام لەسەر دیندارێتیەکی گێڕ و باتڵ بۆ ئەو کەسەی عەلی کوشت ڕەزای خوای لێبێ، عەبدوڕەحمانی کوڕی مولجەم کە عەلی کوشت ڕەزای خوای لێبێ. عەلی ئەو عەلیەیە کە زاوای پێغەمبەرە، کە ئامۆزای پێغەمبەرە صلی الله عليه وسلم، کە لە خولەفای ڕاشدینە، کە لە عەشرە الموبەشەرەیە، کە وەسف و سەنای عەلی زۆرە و تەواو نابێ. ئەشن لە عەبدوڕەحمانی کوڕی مولجەمە بردن بۆ کوشتت؟ ئەڵێ وەڵا بۆ ئەوی لە خوا نێزگەوە بم. سێ و بیر و باوەڕە گێڕەکە کورە کاکە تو بۆ خەڵکە تەقێنیتەوە، بۆ خەڵکە کوژی؟ ئەو پیرێژنە بۆ کوژی، ئەو ژنە بۆ کوژی، ئەو منداڵە، ئەو بەسوانە، ئەو خەڵکە، ئەو کرێکارە، ئەو مۆزەفە بۆ ئەیان کوژی؟ وەڵا لە خوا نێزگە بمەوە. بۆ وەڵا من خۆمە تەقێنم و بۆ جەنەتە ڕم. خوا مەحفتان بکە، خوا لە ناوتان بدا ڕەبی کە ئەم خەڵکە ئاوا چەواشاکەن کە ئەوە دین نییە، ئەوە ئیژدان نییە، ئەوە زەمیر نییە، ئەوە ڕەحم نییە، ئەوە بەزەیی نییە. ئەبەدەن لە هیچ کۆژەی نابێتەوە شتیوە. ئەو جایان ئێمە ئەمریکیە کوژن، دە ئیسا ئەمریکی نەمانجا بۆ خەڵکە کوژن کاکە. يقتلون أهل الإسلام ويدعون أهل الأوثان. ئەوەی بتە پەرستێ لاقەی ناکەن، ئەوەی مسلمانە ئەوە ئەکوژن. سەد کەس لە شوێنێکە ئەکوژی، هەی بێڕەحەم، هەی زاڵم. کوا ئیژدانت، کوا فکرت، کوا عەقڵت، کوا فیترەتت. ئافرەتی بەسوان، هەموو پیرێژن، خەڵک بێوەژن، منداڵ، مۆزەف لە دائێرەیە شورتەیە مرورە چییە؟ ئەیدەی کاکە مرور نەبێ و شورتە نەبێ و ئاسایش نەبێ و ئەیدەوە عالەمە وەکو غاباتی لێتی عالەمێکتریە خوا. دەبڕۆ یەک فلکەیەک با مرورێکی لێ نەبێ بزا بە سەعاتێک دەرەچی؟ وەڵا نابێ، ئەمە کافرە. کورە کاکە کافری چی؟ بۆ فکر ناکەنەوە. کوا عەقڵتان بەچی شۆراوەتەوە عەقڵتان؟ بۆیە ئەمانش ئافرەتی وا هەبوو نەخۆش بەوی نەزر بێت بەس چاک بمەوە ئەبێ سێ بارەدار بەرم بۆ ئەوەی ئیبراهیم. وەڵا بۆی لە خوا نێزگەوە بم. ئەوە فیترەتیان تێک چووە. ئەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی هەر کەسێ من خرج على أمتي لا يتحاشى من برها وفاجرها فأنا منه بريء وهو مني بريء. من لو كسب بريم كاكيتنا أمتكم باش خراب ليك ناكاتوا. من لو كسب بريم وأوشنا من برية. قالوا حرقوه وانصروا آلهتكم إن كنتم فاعلين. خواكاتا سربخا إبراهيم بستيون النجاة نبي داريان كوكرت يك مانگ ككاتي قرو قلبي آقركا أو نزور بو تيرش نيتواني ببان آقركا يا بروا. أو آقريان بو خليلي خوا كردوا، بو پیغمبري خوا كردوا، بو خوشويسي خوا كردوا. بل ربكم رب السماوات والأرض آقايليتي إساكا. ألو كاتا إبليسي لعين خويا كاتا شيوي زلامي چون إبراهيم بكينا ناو آقركوا وكان من جنيقي بو بكن شتيك بيرن آوا داريكي نرم بياوك من جنبي خاننايو أمجاك برلايكن باب ربونه آقركا. إبراهيم يان خصنا ومن جنيقكو دس يان بستوو هردو بايان بستوو لآسمان إبراهيم يان فرداو ناو آقركو أرزو آسمان وهاتشي ملائكة هاواريان كده خواهي پروردگار أي پروردگار خليلك دوا لآسمان بو لاو آقر روا خدا فرموي اگر هاوارو پنا بو ايوا أبا دايوا دال داي بدن خو مزانم بانگي كيكا إبراهيم بس بانگي منكا أو كاتا جبريل دي بولاي أو كاتا ملائكة آوكان دي بولاي بس بلي آوك مباني كجينو ملائكة هوا بس بلي آقركا مع آسمان هوتي والله يسم لأيوه ناوي حسبي الله ونعم الوكيل خواهي پروردگار بسم بمن ألو آسمان آلي حسبي الله ونعم الوكيل خوا بسم بي أليس الله بكاف عبدا أهي لو يقينك إبراهيم هيبو سلامي خواهي نصر بيت فريدنا ناو آقركا أمري إلهي تيفي فرميانا ركوني بردا وسلاما على إبراهيم أياقر سرد به أياقر سرد به بلان ساردك وا إبراهيم عزيت ندي سلاما على إبراهيم
سارد و سەلامەت بە لەسەر ئیبراهیم ئاگرەکەش سەرد و ئەفەرمی عەبدوڵای کوڕی عەباس لەو ڕۆژە هیچ ئاگرێک ئیسفادەی نەبوو گڕی نەبوو ئەلەو ڕۆژە خوای پەروەردگار فەرمووی کونی بەردەن وەسەلامەن عەلا ئیبراهیم سارد بە بەڵام ساردێکی سەلامەت ئەگەر نەیفەرموایە سەلامەن ئەبووە شاخێکی بەفر ئیبراهیمی هەرە کوشت یا نار کونی بەردەن وەسەلامە ئاگری کێیە ئاگری خالقەکەیەتی ئاگری پەروەردگارە چۆن لە قسەی دەرەچێ يا نار كوني بردا وسلاما على إبراهيم فأرادوا به كيدا فجعلناهم الأخسرين أوان فيلو طلقيان دانا بوي إبراهيم لنا وبدنو بتكاني أسر بخن بلام خواهي پروردگار فرمي أوان من خست خوارو هرچی حيوانات ابونا هاتون آگركيان كجانوا إلا قمقموك نبي مارميولك نبي هات فویا کرده گشی ئاگرەکان بۆی ئاگرەکە زیاتر گەشە بگرێ بۆی ئیبراهیم بستێنێ بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی هەر کەسێ قمقمۆکی بینی با بیکوژێت ئەوە ئەزیەتی براکەی منی داوە المؤمنون في توادهم وتراحمهم كمثل الجسد الواحد ئیماندار ئەبێ مادام ئەزیەتی ئیبراهیمی داوە ئەبێ ئێمەش بیکوژین أمر بقتله صلى الله عليه وسلم وسماه فويسقا وقال من قتل وزغا في أول ضربة كتبت له 100 حسنة هر کسی قمقمۆک بکوژێ بە یەک لێدان بە یەک دارێ بە یەک نعلی بە بەردێک 100 حەسەنی بۆ نووسرێ بۆچی ئەزیەتی براکەمانیدا ئەزیەتی باوکمانیدا ئیبراهیم فویە کردە پشتۆی ئاگرەکە بۆی ئاگرەکە خۆش بێت بۆیە ئینسانی ئاگر خۆشکەر دائما ئەوە منبوذە لای خوای پەروەردگار ئەوەی کەوا ئاگر خۆشەکە لە بینی دوو کەس لە بین دوو تائیفە لە بین دوو تاخەمە بۆیە وفي الثانية دون ذلك وفي الثالثة دون ذلك رواه مسلم ئەوە یەکەم جار قمقمۆک بکوژێ ئەمری کردووە بیکوژین ئەوە فۆیسقەیە ئەفەرمێ 100 حەسەنێ بۆ نووسرێ بۆیە ئەزیەتی باوکمانیدا ئەزیەتی برا گەورەمانیدا ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێت قالوا حرقوه وانصروا آلهتكم إن كنتم فاعلين قال تعالى ومن يتوكل على الله فهو حسبه أليس الله بكاف عبده هر کس يتوكل بكاته سر خوای پەروەردگار وەکو ئیبراهیم ئەوە خوای پەروەردگار بەسێتی ئابە و شێوە خوای گەورە میهرەبان خیتابی لەگەڵ ئاگرا کرد ئەی ئاگر سارد بە و ساردێکی سەلامەت لەسەر ئیبراهیم ئەزیەتی نەدەی ئەفەرمون عولەمایانی تەفسیر ئیبراهیم فەرموویەتی هیچ ڕۆژێکم لەو ڕۆژانە خۆشتر نەبوو لەناو ئاگرەکە بووم لە ژیانمە هیچ ڕۆژێکم لەو ڕۆژانە خۆشتر نەبوو هەروەها خوای پەروەردگار مەلائیکەی بۆ ناردبوو لەگەڵیا بوو ئونسەت بەس ئەوەنە حەبلەکان دەستی سوتا و حەبلەکەی قاچی سوتا کە هاتە دەرەوە کاتێ باوچی بینی ئاوا ئیبراهیم چەند جوان لەناو ئاگرە دەچوو قەومەکەی بینن ئەلێت بەخوا خوایەکی عەزیم تێ ئیبراهیم دە ئیمان بێنن ئیمان ناهێن